سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی جومعە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. کۆبوونەوەی خاوەن نانەوەخانەکانی کرماشان و چەند شاری دیکە ئێران، بەرزڕاگرتنی چوارمین ساڵیادی کۆچی دوایی مامۆستا جەلال مەلەکشا لە شاری سنە، بەڕێوەچوونی یەکەمین فستیڤاڵی خورما لە قەسری شیرین، لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی نەغەدا، بانگشتی سێ چالاکی کرێکاری بۆ دادگای ئینقلابی شاری قۆدس، دەست بەسەرکردنی ئازاد عەباسی لە شاری دێولان، خۆپیشاندانی کوردانی ئیستانبول دژ بە ڕەفاندنی شارەداری هەڵبژێردراوی ئەو شارە و ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە مەشهەد. درێژێ هەواڵەکان. کۆبوونەوەی خاوەن نانەوەخانەکانی کرماشان و چەند شاری دیکەی ئێران. ڕۆژی پێنجشەممە دەی خەزەڵوەر خاوەن نانەوەخانەکانی کرماشان و شارەکانی شیروان، کرمان، شیراز و لاهیجان دژ بە سیاسەتەکانی ڕژیم لە بواری ئاردوونان کۆبوونەوە. خاوەن نانەوەخانەکان لە ئازب بڕینی یارانەی نان و کەمکردنەوەی پشکی ئارد ناڕازین و دەڵێن دەوڵەت بە پێداگیری لەسەر گەڵاڵەی نانی نیوە کا پرۆژێکی شکست خواردووە دەیان کێشەی بۆ خاوەن نانەوەخانەکان و خەڵکی هەژار دروست کردووە. بەرزڕاگرتنی چوارمین ساڵیادی کۆچی دوایی مامۆستا جەلال مەلەکشا لە شاری سنە. ڕۆژی پێنجشەممە دەی خەزەڵوەری 1403 لە ئاوایی مەلەکشان ڕێوڕەسمی چوارمین ساڵیادی کۆچی دوایی شاعێری هەڵکەوتووی کوردستان مامۆستا جەلال مەلەکشا بەڕێوەچوو. ئەم ڕێوڕەسمە بە بەشداری دەیان شاعێر، نووسەر، هونەرمەند و کەسایەتی دیاری کوردستان و شارۆمەندانی سنە هەروەها ئەویندارانی مامۆستا جەلال بەڕێوەچوو. بەشداربووان بە خوێندنەوەی شێعر و ئاواز و وتنەوەی ئەدەبی ڕێزیان لە یادی کاک جەلال مەلەکشا گرت و لە کۆتاییشدا تاجە گوڵینەی ڕێز و وەفایان لەسەر مەزارەکەی دانا. بەڕێوەچوونی یەکەمین فستیڤاڵی خورما لە قەسری شیرین. ڕۆژی پێنجشەممە دەی خەزەڵوەری 1403 یەکەمین فستیڤاڵی خورما لە شاری قەسری شیرین بە بەشداری بەرینی خەڵکی ئەو شارە بە پۆشینی جیلوبەرگی کوردی هەڵپەڕکێ و موزیکەوە بەڕێوەچوو. بەوتەی چالاکانی مەدەنی کرماشان ئەو فستیڤاڵە بە مەبەستی ناساندنی بەرهەمی خورمای قەسرە شیرین و ڕاکێشانی گەشتیار بۆ ئەو شارە بەڕێوەچووە. قەسرە شیرین گەورەترین ناوەندی بەرهەمهێنانی خورما لە پارێزگای کرماشانە و 900 هێکتار زەوی کشاوەرزی بۆ باخی خورما تەرخان کراوە کە 15 جۆر خورمای لێ بەرهەم دێت. شارستانی قەسرە شیرین بەهرەی زۆری لە بوارە جۆراوجۆرەکاندا هەیە و ئەتوانێت یەکێک لە گرنگترین ناوەندەکانی بەرهەمهێنان و هەناردەکردنی کاڵا بۆ دەرەوەی وڵات بێ. بەڵام بەداخەوە لەژێر سێبەری حکوومەتی کۆماری ئیسلامیدا ڕێژەی بێکاری لەو شارە زۆر بەرز بووە و ڕێژێکی بەرچاو پەراوێزنشینی هەیە کە لە هەموو ئیمکاناتێک بێبەشن. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی نەغەدا بەیانی ڕۆژی هەینی 11 خەزەڵوەری 1403 حکمی ئەدامی بەندکراوێک بە ناوی واحد بینامی خەڵکی پیرانشار لە زیندانی نەغەدا جێبەجێکرا. واحد بینامی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمە و بەیعدام مەحکوم کرابوو. بە پێی زانیاریەکان بەرپرسانی زیندانی نەغەدا کاتژمێر 2 بۆ 3 بەیانی بە بنەماڵەی ئەو بەندکراوەیان وتووە کە حکومەکەی هێشتا جێبەجێ نەکراوە، بەڵام کاتژمێر 8 بۆ جارێکی دیکە پەیوەندیان بە خێزانیەوە کردووە وتویانە کە واحد لە سێدارە دراوە. بانگشتی سێ چالاکی کرێکاری بۆ دادگای ئینقلابی شاری قودس. بە پێی راپۆرتەکان سێ چالاکی کرێکاری بە ناوەکانی محەممەد ئیران نەژاد، نەسرۆڵڵا ئەمیرلو و مۆرتزا سەیدی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان بانگشتی دادگای ئینقلابی شاری قودس کراون. لەقی دووی دادگای ئینقلابی شارستانی شەهریار ئەو سێ چالاکە کرێکاریەی بە تۆمەتی پێکێنانی گروپ بە مەبەستی تێکدانی یاسایشی وڵات هەر یەکەو بە 2 ساڵ زیندانی تازیری مەحکوم کردووە. مانگی خاکەلێوەی ساڵی 1401 محەممەد ئیران نەژاد، نەسرۆڵڵا ئەمیرلو و مۆرتزا سەیدی لەلایەن هێز ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و مانگی گوڵانی هەمان ساڵ بە دانانی وەسیقە ئازاد کرابوون. دەست بەسەرکردنی ئازاد عەباسی لە شاری دێولان.
ڕۆژی پێنجشەممە دەی خەزاڵوەری 1403 ئازاد عەباسی چالاکی مەدەنی مامۆستای زمانی کوردی و بەرپرسی ڕێکخراوی نۆژین لە شاری دێولان بانگشتی دادگای ئینقلابی ئەو شارە کراوە پاش دەست بەسەرکران بۆ زیندانی قوروە گوازرایەوە. ئازاد عەباسی مانگی ڕێبەندانی ساڵی 1402 لەلایەن لەقی سەودووی دادگای ئینقلابی گشتی و ئینقلابی دێولان بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژی حکوومەت و بێڕێزی بە ڕێبەری سەرجەم بە 3 ساڵ زیندان مەحکوم کرا، بەڵام بە پێی یاسای کۆکردنەوەی سزاکان زۆرترین سزاواتە 2 ساڵی بۆ جێبەجێکرا. شانی باسە کە ئازاد عەباسی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەگەڵ براکەی بە ناوی سیروس عەباسی دەست بەسەر و دوای 3 مانگ بە دانانی بارمتە ئازاد کرا. خۆپیشاندانی کوردانی ئیستانبول دژ بە ڕەفاندنی شارەداری هەڵبژێردراوی ئەو شارە. ڕۆژی پێنجشەممە دەی خەزاڵوەری 1403 ئەحمەد ئۆس ئەندامی حیزبی دەمپارتی و شارەداری هەڵبژێردراوی ئەو حیزبە و جەهەپە لەلایەن پۆلیسی تورکیەوە دەست بەسەر کرا و خەڵکی ئەو شارە خۆپیشاندانیان کرد. لە ڕێکەوتی 31 مارسی ئەمساڵ ئەحمەد ئۆس وەکو نوێنەری ئاشتی و دەمپارتی و جەهەپە بەشداری هەڵبژاردنەکانی شارەوانی ئیستانبولی کرد و بە زۆرترین دەنگ هەڵبژێردرا. ڕۆژی ڕابردوو ئەو شارەدارە لەلایەن پۆلیسی تورکیەوە دەست بەسەر کراوە. دەوڵەت لە جێگەی قەیومی داناوە. دانانی قەیوم ناڕەزایەتی بەرینی کوردانی ئیستانبولی لێکەوتوێتەوە و خەڵک بە دوورشمی ماف یاسا دادپەروەری دژ بە حکوومەتی ئەردۆغان ڕۆژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە مەشهەد. ڕۆژی پێنجشەممە دەی خەزاڵوەری 1403 کرێکارانی پاکبانی شاغڵ لە شارەوانی مەشهەد دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی شارەداری مەشهەد خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی جلوبەرگ، پەرداخی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەئەمینی اجتماعی، تەزمینی ئەمنیەتی پیشەی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە چەند شاری ئێران. ڕۆژی پێنجشەممە دەی خەزاڵوەری 1403 خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە چەند شاری ئێران دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە شارەکانی تەورێز، خۆڕەماوە، کرمان، گیلان، شیراز و تاکستان لە بەردەم ئاموزش و پەروەرشی شارەکانیان خۆپیشاندانیان کردووە. ناڕازیان خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە ڕاوەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسان سازی، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی ئاوی جەهانبین لە کۆنارەکی بەلوچستان. کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئاوی جەهانبین لە کۆنارەکی بەلوچستان ڕۆژی پێنجشەممە دەی خەزاڵوەر بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. شرکەتی ئاوی جەهانبین لەسەر پرۆژەی ئاو شیرینکەر کار دەکەن و پێشتریش کرێکارانی ئەو شرکەتە چەند جار دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایە بووەوە. بەڵام بەرپرسانی شرکەت کۆمەڵێک لە کرێکارانیان لەسەر کار دەرکرد. ڕۆژی ڕابردوو کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری گەڕانەوەی هاوکارەکانیان بۆ سەرکار و پێدانی داخوازیە دواخراوەکانیان بوون. دۆخی خراپی کرێکارانی ڕزگارکراوی معدەنی تەبەس و بایەغنەدانی بەرپرسانی ڕەژیم. لەگەڵ نزیکبوونەوە بە چلەمین ماتەمینی 53 کرێکاری گیانبەختکردووی معدەنی تەبەس، سەرچاوەکانی هەواڵ باز لە دۆخی خراپی تەندروستی کرێکارانی ڕزگارکراوی ئەو معدەنە و ناچارکردنیان بە گەڕانەوە بۆ سەرکار لە دۆخێکی نائامن دەکەن. بە پێی زانیاریەکان ڕۆژی ڕابردوو قالی باف سەرۆکی مەجلسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی سەردانی معدەنی تەبەس و بنەماڵەی کرێکارانی گیانبەختکردووی کردبوو. خێزانی کرێکارانی قوربانی لە بەرزەم قالیبافدا ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. سەرچاوەکانی هەواڵ باس لە دۆخی خراپی تەندروستی کرێکارانی ڕزگارکراو دەکەن و دەڵێن وێڕای هۆشداری پزیشکیان بەرپرسانی شرکەت بەبێ ئەوەی ئیمکاناتی خۆپاراستن و ڕەفاهی دابین بکەن کرێکارانیان ناچار بە گەڕانەوە بۆ سەر کار کردووە. هەروەها بەڵێنی دەوڵەت بۆ پێدانی خانوو بە بنەماڵەی کرێکارانی گیانبەخت کردو و هەروەها دیاریکردنی حەقدەستی گونجاو و پارەی قەرەبووکردنەوەی ئەو زیانە
گیانیە جێبەجێ نەکراوە و بنەماڵی کرێکاران لە دۆخێکی سەختدا ژیان بەسەر ئەبن. و دو هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستان و برینداربوونی 4 کرێکار لە مەشهەد و بەندەرعەباس. ڕۆژی پێنجشەممە دەی خەزەڵوەری 1403 4 کرێکار لە شارەکانی مەشهەد و بەندەرعەباس بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕوودا و هاتن و لە ئەنجامیە و ڕووداوانەدا کرێکاری گیانی لە دەستا و 3 کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو کۆگای دۆشەکە و تەختی خەو لە بلواری تووسی مەشهەد ئاگری گرتو و 3 ئەندامی هێزەکانی ئاگرکوژێنەوە لە کاتی دامرکانەوەی ئاگرەکە بە سەختی بریندار بوون. لەلایەکی دیکەوە کرێکارێکی بیناسازی بە ناوی ڕەحیم بەخش عەبدوڵڵاهی لە کاتی کارکردندا لە بەندەرعەباس بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستاوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بشین.